ناوەندی توێژینەوەی ستاندار کۆنفرانسێکی لەبارەی چارەنووسی سیاسی و یاسایی ڕۆژاوای کوردستان لە هەولێرە ئەنجامدا. بەغدا لیژنەیەک لەبارەی کێشەی موچەی هەرێم پێک دێنێت و شاندێکی هەولێریش بۆ کۆبوونەوە لەگەڵ تەیف سامی دەچێتە بەغدا. لیژنەی دارایی پەرلەمانی عێراق لەبارەی نەوتی هەرێمی کوردستانەوە بڕیاریدا. ناوەندی توێژینەوەی ستاندەر بە هاوکاری بۆردی مافی چارەنووسی یەکێتی پەرلەمانتارانی کوردستان کۆنفرانسێکی لەبارەی بارودۆخی ڕۆژاوای کوردستان دوای ڕوخانی ڕژێمی ئەسەد بۆ چۆنیەتی جێکردنەوەی مافەکانی لە سووریای ئایندا لە هەولێرە ئەنجامدا. کۆنفرانسەکە بە بەشداری چەندین کەسایەتی لەسەر ئاستی هەرێمی کوردستان و ڕۆژئاوای کوردستان بەڕێوە چوو. لە کۆتاییدا نەخشەڕێک و کۆمەڵێک ڕاستپاردە ئامادەکران لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ئەمڕۆ خرانە ڕوو. بڕیارە ڕاستپاردەکان ئاراستەی لایەنەکانی ڕۆژاوا بکرێت کە جەخت لەسەر کۆمەڵێ پێشنیار کراوە بۆ ئەوەی لە دەستوری سووریای ئایندا مافەکانی گەلی کوور پارێزراو بێت. دکتۆر نەرمین معروف ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند بڕیارە لەم هەفتەیەدا و بە دیاریکراوی سپەی دووشەممە لیژنە لاوەکیەکەی دارایی پەرلەمانی عێراق لە دواداچوونی ورد بۆ کەمی ناردنی موچە لەلایەن بەغداوە بکات و ئەگەر پێویست بکات سەردانی وەزارەتی دارایی عێراقیش دەکەن. لەلایەکی دیکەوە بۆ پرسی موچەی فەرمانبەران ئەمڕۆ حکوومەتی هەرێم وەفدێک دەنێرێتە بەغدا و میدیای پارتیش ڕایدەگەێنێت چوونی ئەو وەفدە بۆ ڕێکەوتنی نوێ و شایستە داراییەکانی هەرێمی کوردستانە و لەگەڵ تەیف سامی وەزیری دارایی عێراق کۆ دەبێتەوە. ئەوە لە کاتێکدا تاوەکو ئەمڕۆ موچەی مانگی 12 موچەخۆرانی هەرێم دابەش نەکراوە و زانیاریەکیش لە بەردەستدانیە ئاخۆ موچەی مانگی یەکی فەرمانبەرانی هەرێم دەدرێت یاخود نە. لیژنەی دارایی پەرلەمانی عێراق لە ڕاگەیەندراوێکدا باسی لەوە کرد ئەمواری مادەی 12 بودجەی گشتی عێراق بەو شێوەیە پەسەند کرا کە لە حکوومەتەوە ڕەوانەی پەرلەمان کرابوو. هاوکات عەتوانی سەرۆکی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند ژمارەیەک لە ئەندامانی لیژنەکە پێشنیاری زۆریان لەبارەی هەموارکردنەوەی ئەو بورگەیە پێشکەش کردووە. لە ئایندەشدا ئەو پێشنیازانە بڵاو دەکەینەوە بۆ ئەوەی لای هەموار ڕوون و ئاشکرا بێت. جێی باسا ئەوەی ماوەتەوە دەنگدانی ناو پەرلەمانە کە ئەمڕۆ ئێوارە بەڕێوە دەچێت. ئەوتەی پەرلەمانتارێکی یەکێتی لەوانەیە بەشێک لە پەرلەمانتاران بە هایکۆتی دانیشتەکە بکەن بەوا مەترسی لەسەر تەواوبوونی نیساب هەیە.